ڕۆشن باش بینێرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد لە شاری سلێمانی لە باشووری کوردستان لەگەڵتانین. ئەم ساڵی 2016 ئەزمموی حکومڕانی لە باشووری کوردستان پێدەنێتە 25 ساڵەی تەمەنی خۆی. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا یەکێتی نیشتمانی و پارتی دیموکرات بە دوو قۆڵی و پێکەوە یان بە شەڕ و لێکجیا حکومڕانی کوردستانیان کردووە. بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە بۆ باس و شیتەڵکردنی ئەزمموی حکومڕانی لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا لە باشووری کوردستان تەرخان دەکەین. بۆ ئەو مەبەستەش بەڕێز شوان محەممەد بەرپرسیاری دەستگای سپی نیوز ئێستا لەگەڵمانە. کاک شوان بەخێر بێ. کاک شوان بەرنامەکە تایبەتە بە شرۆڤەکردنی 25 ساڵ تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام با لە ئێستاوە دەست پێ بکەین. دوای 25 ساڵ ئێستا ئێمە هەرێمێکی یەکگرتومان نییە. لەبارەی بەڕێوەبەریەوە سێ هەرێمی جیا کەرکووک سلێمانی هەولێر و بە سێ بڕێوەبەری جیاوازیشەوە. واتە گەلێکی یەکدەست و یەکگرتو خاکێکی یەکدەست و هاوبەشیشمان نییە. ئەمە ئاکامی 25 ساڵ حکوومەتی هەرێمە. شرۆڤە ئێوە بۆ مەچیە؟ سەرەتا من بەخێراتن تەکەم لە باشووری کوردستان و بە تایبەتی لە شاری سلێمانی. هەواڵجان لەوانەیە لە دەستنیشانکردنی ئەوەی کە ئێستا هەرێم چەند پارچەیە لەوانەیە کورتێنانێکی کردبێ ئەو دابشکننی جەنابە کرد، چونکە ئێستا سێ پارچە نیە 4 پارچەیە. بەشی قەندیلیش ئەوش بۆ خۆشی پارچەیەکە و گوندانی کاکەونەژە دەسەڵاتی پەکەکە بە ناوی هەرێمی پارەسی میدیاکان ناویناوە. ئەمەش بۆ خۆی هەت تێگڕای ئەو تابلۆی کە جەنابەت کێشات و بۆی منیشی زافم کرد ئاماژە بۆ پەرتبوون و دابەشبوونی گوتاری سیاسی کوردیەکە لە باشوور و لە پارچەکانی تری کوردستانیش. من پێم وابێ ئەم بارودۆخی ئەمڕۆ کوردستان بە تایبەتی باشوور تایە گوزەرەکە ئێمە گەڕاوی نەتوانێت بۆ ساڵی 91 بگرە بە هەنێ خراپەکاری تریشەوانێ، چونکە ئێمە ساڵی 91 گەربیێنی نە پێشچاوی خۆمان و چاوێ بێن بەو مێژوا بەخشێنینەوانێ شتێک هەبوو ناوی بەرەی کوردستانیەک بۆ هاوپەیمانەتی هەبوو هەموو هێزەکان لەسەروانێ پابەند بوون بۆ هاوپەیمانەتیوانێ و هەرم بەرەی کوردستانیە هات هەڵبژاردننی ساڵی 92 دروست کرد. بەڵام ئێستا ئێمە ئەگەر سەیری ئەمڕۆ بکەین لێکدابڕانێکی تاو لە بینی هێزەکانە هەیە، بە تایبەتی لە بینی دوو هێزی سەرەکیاکەویش پارتی دیموکراتی کوردستان و گۆڕانە و هاوکات چەند هێزیشی تریش هەن کە خۆیان هەنێجار بە لایەنگری گۆڕان نەزان و هەنێجار خۆیان بە نێوەنجی دەزانن. بەڵام لە هەموو حاڵەتەکە بەنامەی سیاسی ئەوانیش بە تایبەتی لەسەر هەنێ پرسی گرنگ و کاریگەری وەکو پرسی سەرۆکایەتی هەرێم هەنێ پرسی تری کە تایبەتە بە دۆسیەی نەوتووەمانە هاوڕان لەگەڵ گۆڕانە. ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئێمە لەسەر ئاستی کۆمەلگا بە دێژای ئەو چەند ساڵە کوردستان پێشکەوتنی بەخۆی و بینیوە. بەڵام لەسەر ئاستی فکری سیاسی لەسەر ئاستی بەڕێوەبردننی سیاسی کوردستان هاتۆتە دووانێ و باشین بەڵگەشمان بۆ هەردوو لایەن ئەتوانین بە دێژی قسەی لەسەرکەین. بۆ نمونە لەسەر ئاستی فکری سیاسی کۆمەلگا ئەگەر دیقەت بین ئێمە لە ساڵی 92 پارتی وێچێتی زۆربەی هەرە زۆری کورسەکانیان بێت 49 بە 49 بوون لە سەدا. بەڵام ئێستا ئەبینین هوشیاری سیاسی ئەو دوو هێزە ئەگەر کۆشێکی توانێت بە ڕێژێکی زۆر کەم زۆر بە زائید یەکن. ئەمە ئاماژەیە بۆ ئەوی کە هۆشیاری سیاسی لەناو کۆمەلگای کوردیە لەسەر ئاستی میلی وردە و دەگەشەی کردووە، نەشرومایی کردووە و خەڵکێک هاتۆتە ئالاوانێ لە من نەپارتیم نەیەکێتیم نەدەنگتان پێدەم ئەم شتانەی ئێوەیکەن ئەمانەی زۆری خراپە و کەمێکی باشە. بۆیە چێ دەنگ بۆ لایەنەکانی ترەداوە تەجوبەی تر تاقیکاتەوە. مەرجنی ئەوانەی کە لە کوردستانە بە دەژای و چەند ساڵە دەنگیان بۆ یەکێتی و پارتی ناوە بڵێ سەر بە لایەنەکانی تر بن، بەڵکو ئەو ئیختیارە هەڵبژاردنە تاقیە کاتەوانێ. لەوانەیە ئێستا لەم دووسێ انتخاباتی پێشووە بە تایبەتی و سەیلانەی ئۆپۆزیسیۆن گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی ژمارەشی دەنگی بەرچاوێننا. بەڵام خۆگە سەیری ڕێکخراوەکانیان بکەیت و ئەو تەنزیماتی کە هەیەە بەراوردێکی بەو ژمارە دەنگی هێناوێنە ڕێکخراوێکی زۆر کەمیان هەیە. ئەمە ئاماژەیە بۆی وەعێکی سیاسی دروست بوو لە دەروەم حیزبانە بیرەکاتەوانە لەسەر ئاستی کۆمەلگاوە ئەوەیە هەڵبژاردەی تر بکات، بژاردەی تر بکات، بزانێ بۆ ئەوەی ئەوانیش تاقیکاتەوە. بینە سەر ئەو خاڵی کە ئایا هوشیاری سیاسی سیستەمی سیاسی لە کوردستانە چەند پێشکەوتووە. من پێم وابێت لەما کۆمەلگای کوردی لەو لایەنە بەرەودووە هاتووە و ئەمەش بەرپرسی یەکەم بەشیشێکوێت سەرشانی کۆمەلگا بەشی هەرە سەرچێکوێت سەر هێزە سیاسەکان و لە نێویشانە بەشی پشکی شێری بەر پارتی دیموکراتی کوردستانەکەوێ و پشکێکی تۆزێ لەو کەمتری بەر یەکێتی نیشتمانی کوردستانەکەوێ بە حکومی ئەم دوو هێزە بە دێژای ئەو چەند ساڵە حکومڕان بوون و پشکی ئەوانی تریشی بەرەکەوێت کە لە هاو ئیشکردنیانە لەگەڵ ئەم دوولانە کە
هێزێکی سیاسی بنەماڵێ لەنا ئەو هێزا خۆی فەرز کردووە بەسەر سیستەمە سیاسیەکە و ئەمەی کە ناوە برێ ئەمەی کە لە 12 ڕوویە 12 ئۆکتۆبر ڕوویە بە هەموو مانایش کەلیمە کودەتایە بە هەموو مانایەک ناتوانین هیچ تەفسیرشی بۆ بکەین حیزبێکی سیاسی لە مەکتب سیاسەکەی دانیشێ قەرارەیە چەند وەزیرێ بۆ ماڵەوە قەرارەیە سەرۆکی پەرلەمان بۆ ماڵەوانێ ئەمە ئاماژەیە بۆ ئەو عەقڵەتە سیاسی کە بە دێژایی چەند ساڵە بۆیە لە کوردستانە ئێمە هیچمان بە هیچ نەکردووە بە تایبەتی لە بواری سیستەمی حکومڕانی لە بواری جێبەجێکردنی پرەنسیپە دیموکراسیەکان لە بواری جێبەجێکردنی دەوڵەتی یاسا لە بواری پرەنسیپەکانی مافی مرۆڤ بۆیە ئێمە هیچمان نەکردووە چونکە عقلەتێکی سیاسی وا حکومڕانی کردوین کە تەنها و تەنها هەموو شتەکانی لە کوردستانە بە کورسەکەی خۆی و بە حکمی ئەو بنەماڵەوە بەستێتەوە. باشە بۆیە ئێمە لە کۆتایی بڵین 25 ساڵ حکومڕانیەوە دەستمان پێکرد لە ڕاستیدا 25 ساڵ ماوەیەکی کەم نییە بۆ ئەوەی کە تۆ قوارەیەکی سیاسی دروست بکەی. لە ماوەی 25 ساڵدا دەزانین کە کاتێک کە دەڵێن کە ئەم هەرێمە بەسەر سێ هەرێمدا نابشکراوە دیارە هەرێمی کەرکووک و بڵێ ناوچەدا بڕندراوەکان هەر بڵین چوار بەڵێ ئێستا باسی ئەوەش دەکەین بەڵێ بەڵام لە کاتێکی ئاوادا کە بڵین بەتایبەتی ئەوەی کە بۆ خۆت ئاماژەت پێکرد کە وەکو کوتاش بەناوت کرد بەڕاستی جیاوازی هەرێمەکانی بە تەواوی نیشاندا یان چوارچەوەی دەسەڵاتەکانی نیشاندا کە دەسەڵاتی پارتی دیموکرات لەکوێدایە دەسەڵاتی یەکێتی نیشتمانی کوردستان لەکوێدایە و لە ڕاستیدا پارلمان و حکوومەت هەتا چەندە دەسەڵاتەکانیان ئەوەی کە لەسەر کاغەز هەیە ئەوەی کە لەسەر لە یاسادا هەیە بەڵام لە ئەمری واقعدا شتێکی دیکەیە بەڵام بەم حاڵشەوە یانە بەم وەزعشەوە پارتی دیموکرات و بارزانی داوای دەوڵەتی کوردی دەکەن ئەم پارادۆکسە شرۆڤی ئێوە بۆم پارادۆکسە چییە یانە سێ هەرێمی جیا بەڵام هاوکات داوای دەوڵەتی کوردی بەڵێ سەرەتا ئەمە ئاماژەیەک بەوە بکەم پارتی دیموکراتی کوردستان حتا خودی پارتی بۆی بۆ زیاتر ڕوون بێ بۆ بینەران پارتی دیموکراتی کوردستان ئەتوانین بڵین تاقە هێزێکە کە لە منطقەی بادینان ئەو منطقەی دووهۆک و پارێزگای دووەک ناسراوە لەوێ باڵا دەستەوە لەوێ لە ڕووی جەماوەریوانە یەکەم هێزا ژنا بێتە سەر هەولێریش ئەو هێزانی تر ئەگەر کۆ بکەیتوانێ زۆر زیاتر دەنگیان هەیە لە پارتی دیموکراتی کوردستان لەنەوە هەولێرە ئەوە سلێمانی و منطقەی گەرمیانوانەش و ئاشکرا دیارەکە هێزەکانی تر قەڵەمڕەوی ئەوان لە ڕووی جەماوەریوانە زیاترە. من پێم وابێ هەموو هەر هەنگاوێک بنەی بۆ دروستکردنی دەوڵەتی سەربەخۆ کۆمەڵی فاکتەری گرنگ و کۆمەڵی کارکتەری گرنگجێوێ یەکێ لەوانە ئێمە زمانمانەوێت تا ئەم دقیقە ئێمە قسەی تیاکەین تا ئێستا لە هەرێمی کوردستانە ئێمە زمانێکی ستاندارمان نییە. من سەردەمی بارزانی مەلا مستەفای بارزانی خوا لێی خۆش بێ سەردەمی ئەو باشتر بوو کە لەهجە زمانی سۆرانی کرد بە زمانی بە لەهجەی ستانداری هەرێم. ئێستا ئێمە بە دوو زاراوە خوێندنمان بوار پێدەین یەکێکیان لە منطقەی دووهۆکە کە زاراوەی کرمانجی سەروە و زاراوەکەی تیشان کە زاراوەی سۆرانی لە منطقەکانی سلێمانی و هەولێر و ئەو ناوچانەی ترە. ئەمە ئاماژەی ئێمە فاکتەرێکمان ئامادە نییە و ئەم فاکتەرە هەر مەسلەیەکی کەلتوری و ڕۆشنبیری و پەروەردەی نییە ئەوەی مەسلەیەکی سیاسی لە پشتێوەیەتی کە من پێم وابێ ئەم مەسلە سیاسیە ئەوەیە کە نابێت لە کاتێکە کە زوربەی ئەدەبیاتی باشوور و ڕۆژهەڵاتیش بە زاراوی سۆرانی نووسراوە و زوربەی بیری سیاسیمان زوربەی ئەو فەلسەفەکەمەی کە هەمانە لە ناو فکری سیاسی کوردیە زوربەی پند و پێشینان و هەموو ئەو شتێکە ناوی پێوتێ کەلتوری کوردی بە زاراوی سۆرانیە. باشکەواتە جەنابەت پێت وایە کە زاراوە بۆ خۆیان بۆ نمونە زمانێکی ستانداردەوەی کە بەو شێوەیە کە جەنابیش باسی دەکەێت دەگە سۆرانی بایەت زمانی ڕسمی نزیکتر دەبووینەوە لەوەی کە بۆ نمونە باسی قوارەیەکی یا بڵێن دەوڵەتێکی ئەمە یەکێکە لە فاکتەرەکان فاکتەرێکی تریان تۆ بەڵام هاوکاتێکشت هەر بۆ بڵێم لەو پەیوەندیدا بۆ نمونە ئەدەبیاتی کوردی لە پەیوەندی لەگەڵ بڵێن بیرینەتەوەیدا ترمینۆلۆژی بۆ نمونە کوردستان باکوور باش و ڕۆژهەڵات ئەمانە هەمووی لە زاراوەی کرمانجی داهاتن ناو سۆرانیش ئەمە بەستمەوەی خودی بیرکردنەوە بۆ قوارەیەکی سیاسی لە ئەساسدا بناغەیەکی بڵێن زمانی کرمانجی هەیە. بەڵێ تۆ لەوانەیە بمانگەڕینتەوانێ بۆ بمانگەڕێنیتەوە بۆ بەدرخانیەکان بمانگەڕێنیتوانێ بۆ ئەبەتە لە چوارچێوەی باسەکە دوور نەکەین بمانگەڕێنیتوانێ بەڵێ ئەزانی بە دیوێشکە ئەمە لەوانەیە تاگلایانە سەری بکەیت چونکە لە نەتیجا بیری سیاسی بە تایبەتی لە سەدەی 20 لە باشوور زۆر باشی گەشە و نوشمای کردووە و ئەمەش پەیوەندی هەیە بۆ هەلومەرجی کە لەم بۆ منطقەی هاتوۆتە ئاراوانێ.
لە هەموو حاڵەتەکە ئەمە وتما فاکتەرێک کە فاکتەرێکی تریان کە بە تەسەوری من ئەمڕۆ ئەگەر بتوێ قسە لەسەر دەوڵەتی نەتەوە بکەی بەو چەمکە کۆنەی کە جاران سەی دەوڵەتی نەتەواکە من پێم وابێ ئەوەی لە ساڵ سەدەکانی سەدەی ڕابردووە سەیرێکرا ئابەم شوێ سەیریکەی بەچوونی من کورتێنێت چونکە تۆ ئەمڕۆ ئەگەر بتوێ دەوڵەتی نەتەوە دروستکەی ئەبێت تێکەڵی کۆمەڵێمە بنەمای سەرچی و پرەنسیپی نەو دەوڵەتی بکەی کە لە نێوان گەلاندا هاوبەشە بۆ نمونە مافی مرۆڤ دیموکراسی کرانەوە بە ڕووی گەلانی ترا ئەمانە یەکێکە لەو ڕێگەزانی تر کە تا ئێستا عقلی سیاسی لە باشووری کوردستان بە گوتار باسیەکە بەڵام کێتە سەر بواری جێبەجێکردن جێبەجێی ناکە ئەمە بەو مانایی دوورمەڕۆ ئێمە هەموو ڕۆژە لە میدیای هێزە باڵادەستەکانی کوردستان پارتی یەکێتی لایەنەکانی تر باسی دیموکراسیەکە باسی فرەییەکە باسی پێکەوژیانەکە باسی دەسەڵدەستی دەسەڵاتەکە بەڵام کەیتە سەر بواری جێبەجێکردن ئەمە هیچ ئاساوەریشی نابینیت و هەز ناکەی لە بواری پراکتیکا جێبەجێ بکرێت ئەمە خاڵێکی ترە کەواتە ئێمە بەو مانایی ئێمە گەمانێت دەوڵەتی نەتەوە دروستکەین ئەلانی دەوڵەتی نەتەوەی بکەین ئەبێ بڕواو بۆ بنەما ئەساسیانە بێت کە ئەمڕۆ لە بەڵگەنامە نێو دەوڵەتەکانیشە ئاماژەی پێکراوە بوونەتە پرەنسیپێکی هاوبەشی نێوان هەموو گەلان خاڵێکی تریان کە بە تەوسەوری من ئەویش پێویستە ئاماژەی پێ بکرێ بواری ئابووریە تۆ ناکرێت لە هەرێمێکە بازە دەوڵەتی کوردی بکەی زیاتر لە 20 میلیارد دلار قەرزارە هەرێمێکی 5 میلیۆن خەڵکی زیاتر لە 20 میلیارد دلار قەرزارە هەرچی پرۆژەیە وەستاوە بە پێی هەنێ داتا نزیکی زیاتر لە 6,000 پرۆژە وەستاوە لە باشووری کوردستانە پرۆژەی وە بەرهەمهێنان ناکرێت تۆ باسی دەوڵەتی کوردی بکەی هەموو ئابووری تۆ لەسەر بواری نەوت بێ و بواری نەوتیشت ئەمە پێوتێ لە فکری اقتصادیە لە فکری ئابووریا پێوتێ تێڕوانینێکی تاگڕەهەندی بۆ ژیانی ئابووری خەڵک چونکە لە دنیا ئەو وڵاتانەی لەسەر نەوتەژین جگە لە نموزەجی هەنێ وڵاتی ئەوروپی هەیە ئەوروپی و ئەمریکی وەکو نەرویج و وەکو ئەمریکا ئەو وڵاتانی تر هەمووی وڵاتی تۆتالیتارین ئەو وڵاتانی کەنداون هەموو وڵاتانی نەوتیان هەیە وڵاتی تۆتالیتاری و نانتوانی وڵاتە دروستکەن دیموکراسێتی تیابێ و سەرباری ئەوی لە کوردستانە ئەم قەرزە هەیە ئەم تاگڕەهەندی هەیە بۆ ئابووری هەرێم ناشەفافێتیش هەیە ئێمە لە کوردستانە سیاسیەکمان هەیە پێچی لە ناو پارایە پێچی لە ناو مافیایە پێچی لە ناو حکومداریە پێچی لە ناو مافیایە کەواتە ئێمە توانین وا تەفسیریکەین ئێمە لە کوردستانە فاکتەرێکی تر کە ئامادە نیە بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی پرسی ئابووریە فاکتەرێکی هەرە گرنگ کە لەم چەند ساڵی ئاخیرە ڕەنگی یاوەتەوانێ ئەوش مەسلەی دابەشبوونی هێزە سیاسەکانی کوردستانە بەسەر ئەو ڕیزبەندیانی کە لە ناوچەکە هەیە ڕیزبەندی ئەوەی پێوتێ هیلالی شیعی و ڕیزبەندی وڵاتە سونیەکان کە لە تورکیاوانەیە چتە وڵاتانی کەنداو ئەمە بەو مانایی ئێمە لە کاتێکە وەکو عەرەبە لە لا ناقەتین وەلا جەمەلی بیها واتە ئێمە نە حوشترمان لەمایە هیچ شتێکمان هیچ خێروبێرێکمان لەم دوورا بەشبوونانیە لە کاتێکە ئێمە ئامانتوانی نوێنەرایەتی ئاراسێژی تری مۆدێرن بکەین ئاراسێژی دیموکراسی بکەین مافی مرۆڤ بکەین و گەلی ئێمە بە دێژایی مێژووی خۆی قوربانی ئەم هێزە باڵادەستانە بووە ئێتر ڕۆژێ بە ناوی نەتەوەییەوە بنچەکەی سونی بووە ڕۆژێ بە ناوی شیعەگەرایەوە بنچەکەی ئەویش هەر فارسی بووە یاوە خودت تورکی بووە لە هەموو ئەم حاڵەتانە ئێمە ئێستا ئەم هێزانی ئێمە بمانێ نەمانەوێت بەڕاستە خۆ ناڕاستە خۆ هەموو هێزەکان کە منواڵم هەموو هێزەکانی سنایتیان ناکەم دابەش بوون بەشیان لە میحوەری ئێران چین رووسایە بەشی درێژە بێتوانێت بۆ سەر دەریای سپیناوە ڕاست کە ئەویشە چێتەوە بۆ لای حیزب الله لوبنانی بەشێکی تریشان دابەش بووین بەسەر هێزە سونیەکانە کە لە تورکیاوە ئەڕوات و لە پشتیوانێ ناو بەناو بە مخازەلەی ئەمریکا و بە مخازەلەی غەرب ئەڕوا بەڕێوانێ و شۆڕە بێتوانێت بۆ دەوڵەتانی کەنداو بەڵێ باشە کاک شوێن لێرەدا تۆ باسی هەموو ئەو فاکتەرانت کرد کە لە باشووری کوردستاندا نەرەخساوە بۆ ئەوەی کە باسی دەوڵەتی کوردی بکرێت بەڵام هاوکاتیش لە هەموو قەیرانێکدا کە ڕوودەدا بۆ نمونەقە کێشە و تەنگەژە لە نێوان دەوڵەتی عێراقدا دوای ئەوە کێشەی ناوخۆی کێشەی ئابووری بڵین هەموو ئەوانە لەو کاتانەداش دیسانەکە دروشم یا بڵین بانگشەی دەوڵەتی کوردی لەلایەنی پارتی دیموکراتەوە دەدرێت ئەمەش بە جۆرێک لە ناو خەڵکی ئاساییدا وەکو مزایدەکردن لەسەر دەوڵەتی کوردیەوە دەکرێت ئێوە کەوابێت پارتی دیموکرات ئەم بانگشەی ئاەت تەنیا مزایدەیە شتێکی دیکەی لە پشتەوەیە بە بۆچوونی من ئەوەی کە بە تەجوبە بیڵین بە دێژایی ئەو چەند ساڵی دوای ڕاپەڕین کە بە بەردەوامی پارتی تەمان سەرەتا پێویستە ئاماژە بین و ئەو بیری خەڵک بخەینەوانێ حتا چوونە هەڵبژاردننی ساڵی 92وانێ دوو ئاراسی بیرکردنەوەی جیا هەبوو لە ناو بستنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی لە باشووری کوردستانە ئەویشیان پارتی بوو کە تەمسیلی ئەوەیە کرد کە پێویستە جارێکا بچین کێشەکانمان لە بەغا
هەلکەین و بڕوامان بە حکمی ذاتی بوو کامەی باسێکە من ساڵی نەوەیەکە دوای ڕاپەڕینەوە ئاراسی دومە ئاراسی چتی بوو کە دیار بوو بە کرانەوەیان بەڕووی ڕۆژ ئاوا و ئەمانە وردە و دروشمەکانیان بەرز کردبووانێ بۆ فدراڵێت ئەو دەما حیزبی شووعی و زەحمەت چێشان و کۆمەڵی لایانی تریش ئەو دروشمیان بەرز کردبووانێ وە کە چوونە ناو بەردەم سندوقی دەنگدان خۆی بۆ ئەم دوو هەڵبژاردەیە چوون بەڵامیتر بە ئاقارێکی ترا ڕۆژ هاوپەیمانان هاتنە سەرخات ناوچەی ئارامیان دروست کرد و وردە کۆمەچی مادی و معنەوی ئێرایان کردووە توانیان ئێرە پارێزن ئیتر وردە پاتیش گەیشتەوە قەنەعەتی کە ئەوەی دوای کەوتووە ئەو دروشمێکی کۆنەوە بەسەر چووە دوای گەڕایوانێ بۆ هین و من بە دێژای ئەو چەند ساڵە کە لە شەڕی ناوخۆشە و دوای شەڕی ناوخۆش و لە دوو ئیدارەیشە پارتی دیموکراتی کوردستان کەسڕی لێ نەگرتووە ئەعلانی دەوڵەتی کوردی بکە ئەسڵەن هەموو هاوڵاتێکی کورد لە خانەخینە وەریگرا تا زاخۆ پێی خۆشە کە خاوەنی دەوڵەتێکی کوردی بێ تەمەن لەوانەیە ئێمەمانان ئێمە پێمان خۆشەوە شەڕشی بۆکەین کە خاوەنی دەوڵەتێکی کوردی دیموکراسی مافی مرۆڤ جیاوازی مافی ژنەمانێت یا پارێزاو بێ و شەڕی جدیش بۆ ئەماکەین بۆ ڕۆشن بیران و ڕۆژنامە نووسان بەڵام هەموو هاوڵاتێکی کوردی پێی خۆشە ئاڵای چێ بێ شەکاوە بێ وەکیانێکی هەبێەوە نازنامەی نێودەوڵەتی خۆی هەبێەوە لە ئەنجومەنی لە کۆمەڵی نەتەوەی گوتۆکان کورسی هەبێ بەڵام ئایا بۆ ناکرێت من پێم وابێ لێرەوانی ئێماگەین بە واقع بە پراکتیکە گەینە ئەوەی کە زیاتر ئەمانە کۆمەڵی دروشمی دیماگۆجیانن بۆ سیاسەتی تر و بۆ بەڕێکردنی سیاسیەشی کە ئەڕوات من بەڕاشکاوە نەبیڵین هێزەکانی باشوور بە هەموو هێزەکانەوە بەبێ جیاکردنەوەیان جێگەی داخەکە ئیش بۆ ئەمڕۆەکەنیش بۆ سبینە ناکەن و ئەمڕۆ و هەرەوە شەکەوای کردووە کە ئێمە خاوەنی ئەم قەوارە لاوازە زەعیفە بین کە نە لە ڕووی اقتصادیوانە لە ڕووی ئەمنی و عسکەریوانێ بتوانێت خۆی بگرێت بۆیە هەموو دروشمانێکی ئێسش پارتی باسیەکان بە دێژایی چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لە دوای ساڵی 2023وانێ کە سەدام ڕووخاوە پارتی ناو بەناو ئەم دروشماکە بەس چی ڕێی لەگەتەوە بۆ جێبەجێ ناکات باشە ساڵی 2023 کە سەدام دەڕوخێت بە تایبەتی ئەوەی کە پارتی یەکێتی پۆستەکانی لەنێو خۆیاندا دابش کرد بۆ نمونە سەر کۆماری عێراق بەڕابە یەکێتی و پارتی لە کوردستاندا دەستی ئاواڵە کرد هەندێک شرۆڤە هەیە کە پارتی یانە مەیدانی کوردستان بۆ پارتی دیموکرات چۆڵ بوو لەلایەن یەکێتی نیشتمانیەوە ئەوەی کە بڵێن قورسایی خۆی خستە سەر بەغدا لەوەدا بوو کە زیاتر وردە بانگەشەی دەوڵەتی کوردی و ئەوەی کە پارتی لە بڵێن پۆستەکانی کوردستانی وەرگرت ئەم بڵێن ئاماژەی هێنای ئاراوە لەو بارەوە تۆ پێت وایە کە ڕوخانی سەدام حوسێن و دابشکردنی پۆستەکان چه هاوکاریەک بوو بۆ پارتی بۆ ئەوی کە بنکەکانی خۆی لە کوردستاندا قورس بکات و بڵێن دواتر بانگەشەی دەوڵەتی کوردی بێنێتە پێشەوە بەڵێ سەرەتا پێویستەوە بڵێ نەگەرێکی یاداشەکانی برێمەری خوێندە بێتوانێ ئەو لاپەڕانەیە بینێتوانێت کە پێشببینی ئەوەی کردووە کە قیادەی کوردی سەرکردایەتی کورد کە لە ئەو دەما لە ساڵی 2024وانە لە شخصی بارزانانی و تاڵەبانیا خۆی بینیوانێ پێشببینی ئەوەیە کرد کە برێمەر خۆی وە ئاماژەی پێکا کە پێشببینیەوە کە زۆر داوای مافی تری لێ بکەن بە تایبەتی ئێمە لەو هەلومەرجا هەرچەنە حرەکەی شە بۆ بەس حرەکەکە شەر دروستکراویەکی پارتی بوو کە باسی ناوی ڕیفراندۆم بوو و لە انتخاباتی 2005 سەر و سندوقی شاندا نبوو لە تەنیش هەموو بنکێکی دەنگدانەوانەوە ژمارەیەکی زۆر خەڵکی کوردستان دەنگە ئەو ڕیفراندۆمە کە کوردستان بخرێتە ڕیفراندۆمەوە ئێمە و هەلومەرجا جێگەی داخە کە هێزە سیاسەکان لەبەر کۆمەڵی امتیازاتی پۆست و لەبەر کۆمەڵی امتیازاتی مادی کە ڕەبتیکردنەوە بە بەقاوانێ ئەژنا ئاکا لەژێر دەسەڵاتی احتلالە ئەو دەسەڵاتی کە پێوتە دەسەڵاتی داگیر کرد و بەپێی یاسای نێودەوڵەتی ئێمە داوای استفتامان کردایە نەمان کرد لەبەر ئەوەی کە نەک نەمان کرد ئێمە زۆر جار عقلی سیاسی کوردەوەی لە باشوور حکومەکە زۆر جاگەرانەوەی قەزا و ناحەیەکمان بە هەند وەرگرتووە بۆ ئەوەی هاوسەنگی هێز دەبینی پارتیۆکی تا تێک نەچێ و دابەشبوونی ئەوەی بەڕێز ئاماژە پیاکەیەکێتی ڕووبکاتە بەغا و پارتی ڕووبکاتە کوردستانەوەمانە خۆی ئەو دابەشبوونەش ناهاوسەنگ بوو و ئەو دابەشبوونەش لەسەر ئەوەنەی لەسەر ئەهوای شخصی لەسەر ئارەزووی کەسایەتیدان نابوو لەسەر کۆمەڵی حقایق و وەقایعدا نەنرابوو بۆ نمونە تاڵەبانیش کەسێک بوو ئیمتیداداتی زیاتر عێراقی هەبوو و هەموو سەکردە عێراقیەکان و لایەنەکانی نەناسی و یەکێتی بە حکمیەوەی کۆنیش پێگەی لە ئێران بوو هەرنی لە مقڕەکانی لەوێ بوو پەیوەندێکی باش لەگەڵ ئۆپۆزیسیۆنی کۆنی عێراق هەبوو زیاتر مەیلی بەلای بەغاشە هەرچی بەرزانیشە مەیلی بەلای کوردستاناشە ئیتر ئەمە بیر نەکرایوانێ ئەم حکومەتێ بێ چ ئەوەی لە بەغایە حکومە هاوبەش بێ و هەموو هێزەکانی کە تیا بەژار بن بە پارتیوێکێتیشەوە وەچ دەوریان پراوێز نەخرێەوە ئەوەی لە کوردستانیشە هەمان شت بوو ئێمە یعنی ئێمە لێرا ڕووبەری پرسێکە بینەوانەیە کە هەل لە سەرتاوە پێوێ ناڵین لە دوایەوەیەکەوە پێ ناڵین لە هەموو ساتێکا لە هەموو قۆناغێکی تاریخیە لە هەموو حەدەسێکە ڕووبەڕوومانە بێتەوە ئەوش پرسی دیموکراسیەتە
دوور مەڕۆ ئێمە بیرمان دێ ساڵی 2005 بۆ 2010 کە یەکەم جار بارزانانی کرایە سەرۆکیێرێم ماوەیەکی زۆر ململانێ و کێشە و گفتوگۆ هەبوو کە بارزانانی جێگری قوڵ ناکرد و تا ئەم دەقێشە و جێگری هەیەی کە ناوی کە کەسی دووەمی ناویەکێتی نیشتمانی کوردستانە کۆرسە ئەو کورسیەکە کە هیچ دەسەڵاتێکی نییە بەڕاستی و بارزانی خۆی داینا بۆی لە یەشێتی ڕازیکە لەوە لە ژێف شارە و زیاتر کورسیەک بوو کە بۆ کاروباری سەربازی کارچە نەسا و پرسوڕایشی پێناکرێت بۆیە لێرە کێشەی هەرە گەورە لە باشووری کوردستان کێشەی دیموکراسیەتە بەشداری نەکردنی لایەنەکانی ترە لە حکومە ئێمە بینە پێشتای خۆمان تا ئەم دەقی من و تۆ قسەی تیاکەین مدیری قوتابخانەیەکی سەرەتاییش ینی ئەوانی کە مناڵی زۆر بچوشی تایە تا ئەم دەقێش بە پارتی و یەکێتی دەوری تیابین لە دانانیە بەڕێوەبەری پەیمانکایەک پارتی و یەکێتی دەوری تیابیننتیایە یعنی بە کورتی و بە کورتی هەموو کۆمەلگایان سیاسی کردووە لە ناو کۆمەلگاشە لە ناو سیاسیشە بە حیزبیان کردووە لە ناو حیزبیشە بە بنەماڵەییان کردووە بە وەلاعاتی بچوک بچوکی ناو حیزب باشە سێ هەرێمی جیا ئێمە باسمان کرد جەناب دو چوار هەرێم دیارە هەرێمی پاراستنی مێدیا دەزانین کە بەهەرحاڵ هێزەکانی پارتیکەکانی کوردستان کە لەوێ جێگرن بەهۆی هەلومەرجێکی تایبەتی سیاسیەوە و هاوکاتیش بڵین پاراستنی ئەو هەرێمانە کە بۆ خۆی زۆر جاشڕۆبی بۆەوە کراوە کە بوونی بڵین هەرێمی پاراستنی مێدیا چەندە ڕۆڵی گرنگی هەبوو بۆ باشووری کوردستان بەڵام بە هەرحاڵ ئەگەر سێ هەرێمی دیکە مەدەزانین ئەو قوارەی کە هەیە ئێستا دوای 25 ساڵ بۆ نمونە دەسەڵاتەکان دەسەڵاتی حکوومەت دەسەڵاتی پارلەمان بە ئاشکرا لە هەرێمەکاندا جیاوازە دەزانین کە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بە شێوەیەک بە عێراقەوە گرێدراوە بەگشتی ئێوە هەلومەرجی هەرێمەکان چۆنە بینی دوای 25 ساڵ بڵێ ئێمە ئەگەر تەماشای هەلومەرجی هەرێم بکەین و خۆت ئاماژەر پێە ئەم ناوچانەی سلێمانی و گەرمیان و بۆ ئەون بەشیشی زۆری ناوچە جەناکۆکەکانی کەرکووک و ناوچەی خانەقین و وەرەوانێ بۆ لای کفری و ئەمانە لەژێر کێفیەکێتی نیشتمانی کوردستانان و ناوچەکانی تریژ لە دهۆک و لە دەوری هەولێرۆمانە لەژێر کێفی پارتی دیموکراتی کوردستانان بەڵام بە بۆچوونی من تەمانەمانە بە هەموو مانایشکەنەمی حیزبی کراون خەڵکانی حیزبی دانراوە پۆستە ئیدارەکانیان بەدەستەوە پۆستە ئەمنیەکانیان بەدەستەوە پۆستە خوێندنگاکانیان بەدەستەوەیە و بەش لە دوای ڕووخانی باسەوانێ هەلومەرجێکی باش ڕەخسا بۆی ئەو ناوچانە بگەڕێنەوە نەکرا و لە هاتنی داعشەوانی هەلومەرجێکی زۆر باش ڕەخساوە تا ئێستا نەکراوە و جورئەتیەوە نییە بکرێ و من قەناعەتم وایە وردە و دەشیعە لە عێراقا بەهێزە بێتوانێت بە تایبەتی لە حسابی لاوازبوونی داعش و ئەو کێشەی کە ئێستا لە چەند مانگی ڕابردوو لە خورماتوو ڕوویە خورماتوو کاکەوێتە لەسەر ڕێگای بەغایە لە خوار کەرکووکەوەیە و ناوچەیەکی تەماسی بینی هەردوو پێکاتەی عەرەب و کورد و تورکمانە من پێم یان بە شێوەیەش کە بڵێن شیعە و کوردە ئەو زۆر هەرێمی کوردستان لە بەردەم ململانێکی ترایە کە بە بۆچوونی من ململانی ئایندەم ئێمەوە کە ململانێکی ئەوش خوێناویە بێت ململانی نێوان کورد و شیعە بێت کورد و شیعە لەو ناوچانە و لەوانەیە لە ناوچەکانی لای پارتیش کورد و سوننە بێت بە ململانەیەک دوای ڕۆشنی داعش لە هەموو ئەم حاڵاتانە ئێمە لە بەردەم کۆمەڵی گۆڕانکاری ناوچەیی گەورە گەورین کە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە خۆی بۆ ئامادە نەکردووە و ئیتر من کە باسی ئەوە ئەکەن کە دەوڵەتی کوردی ڕاگەێنێ من بۆ خۆم بە وەهم ێزانم بەسەڕای بێزانم تەمە ناکەم بەیانی دروست کرێ هەر هێزەیە جورئەتیەوە کە بەیانی دروستی کات خۆی بۆ ئامادە کردووە نەوەک انتحارێکی سیاسی بێ نەوە خۆکوشێکی سیاسی بێ پێمان خۆشە بەیانی ئەعلانی کاوە ئێمە چێ هەیە خەون بۆ نەبینێ خاوەنی ئاڵا و خاوەنی نەتەوە و خاوەنی زمان و خاوەنی کەلتوری خۆی بێ بە تایبەتی کە هەموو گەلان بوونەتە خاوەنیەوە من پێم وایە بوونی دەوڵەتی کوردی پێشکەوتنی هەلومەرجی باشوور پەیوەندی هەیە بە پارچەکانی ترەوانێ و بە بەشی سەرەکی پەیوەندی هەیە بە باکووری کوردستانەوانێ هەر گۆڕانکارێکی دیموکراسی لە باکووری کوردستان بێ ڕنگدانەوەی بۆ سەر پارچەکانی تریشەبێ ئەمەش بە حکمەوەی کە باکووری کوردستان زۆرتی ناوچەی کوردیتیایە زۆرتی نفوسی کوردیتیایە خۆشبەختانە ئێستا لە ڕۆژ ئاوا پێشکەوتنی باش هەیە و ئەمە گرێدرا و گرەی دەی بە باشوورەوانێ بەڵام بێ هەموو ئەم بنەمایانەی پێشکەوتنی لە ڕۆژ ئاوایە لە باکوورەکە لە سەرساسی دیموکراسیت بێ لە سەرساسی فرەیی بێ لە سەرساسی قوبوڵکردنی جیاوازەکان بێ و من هیوادارم ئەو تەجوبانەی کە ئێستا لە ڕۆژ ئاواکرێ لە باکوور ئەگەر لە ئایندێکی نزیکا بەرەو پێشچێکە من ئاسۆیەکە بینم لە ئێوانێ هیوادارین لەسەر ئەساسی پاکتاوکردن نەوێت بە تەجوبەی باشووران نەڕۆنەوانێ چونکە تەجوبەی باشوور شتێکە لە بەردەستیان ناکاتوان وانە و پەندی دێوەرگرن بە هەموو لاوازی دەسەڵاتی سیاسی لە کوردستانە بەڵام لە ڕووی جڤاتیوانێ باشوور جڤاتێکی خۆڕاگری هەیە خەباتکەری هەیە و تا ئەم دقەی کە ئێمە شتیانەوە لە بەدێژە ئەو 25 ساڵە ئەم جڤاتە قوربانیەدا ڕۆژێک قوربانیدا بۆ قوربانێکی زۆر زۆریدا بۆ
سەدام حسین و دژی سەدام حسین قوربانێکی یا لە شەڕی ناوخوا کە جێگەی داخە هەموو لایەنەکان تیا بەشدار بوون و ئێستش ڕۆژانە ئێمە قوربانیمانێتەوە لە شەڕی داشە. بۆیە من هیوادارم ئاسۆی پێشکەوتنی بەشەکانی تری کوردستان وانە و پند وەرگێ لە باشوورەوانێ و من قەناعەتی شمایە هەر قسەکردنی لەسەر دەوڵەتی کوردی بەبێ خوێندنەوەی ئەو چوار دەورە بەبێ خوێندنەوەی پارچەکانی تری کوردستان بەبێ خوێندنەوەی ئەو هێزە کاریگەرانەی وەکو شیعە و تورکیا و ئەمریکا و ڕووسیا لەم ناوچەیە هیچت پێ ناکرێ. کورد ئێستا دەرفەتێکی بۆ کراوەتەوانێت کە ئەتوانێت لە بینی ئەو دوو جەمسەرا هەردووچی دۆستی بێ، هەم لە لایەکەوانەیە شیعەگەرا بۆ یەشێ بۆ ڕووسیا و هەم لە لای شوانێ ڕۆژ ئاوا بۆ ئەوروپا و ئەمریکا دۆستی بێ. ئەگە بتوانێم گەمەیە بە یەکگرتووی بکە بە باشی بکە بە دڵنیاوانێ ئاسۆ هەیە بۆ ئەوەی کە پارچەکانی کوردستان یەک بگرنەوە دوور دەور دەسەر بەخۆی دروستکەن. بەڵامەوەی منەی بینم تیا نابینم. کاک شوێن تۆ یەک دوو جەرباسی دوو جەمسەریت کرد، بەڵام لە ڕاستی دەزانین کە جەمسەرێکی دیکەشێ یانە بیرێکی دیکەشەیە دەتوانێت بیری سێهەم بێت. بۆ نمونە ئەوەی لە ڕۆژاوی کوردستان هەیە، ئەوەی کە لە باکووری کوردستاندا هەیە کە بێ ئەوەی کە خۆی بەم جەمسەرانەدا بەستێتەوە هاوکات لە هەلومەرجی بڵین سیاسی ڕەخسا و کەڵک وەرەگرێت و خەتێکی تایبەتی نەتەوەیی دموکراتی بەڕێوە دەبات. پێت وایە ئەم خەتە لە باشووری کوردستان یانە خەتی سێهەم بۆ ناکرێت پێش بکەوێت. ڕاستە کە ئەمە لە ناو دوو جەمسەردا هەڵکەوتووە، بەڵام لە هەردوو جەمسەریش بۆ خۆی لەگەڵ باشووری کوردستان تێکەڵیان هەیە، لایەک لە ڕێگەی ئێرانەوە و لە لایەکی دیکە لە ڕێگەی تورکیاوە. بەڵام باشووری کوردستان دابش بۆ بەسەر دوو جەمسەردا. ئایا نەدەکرا خەتێکی سێهەم بێ ئەوەی کە بڵێن کەوێتە تەنگەژەی بڵێن ڕوبەڕووبوونەوەی تند لەگەڵ جەمسەرەکاندا وەکو خەتی سێهەم کە بەرژەوەندیەکانی تەناگەلی باشووری کوردستان پارێزێت ببایەت؟ بەڵێ ئەگەر بێنەوانێ سەر وەڵامی پرسیاری یەکەمە من پندێکی عەرەبیم بۆی نایەتەوەتم نە ئەم بەریان نە ئەو بەریان هیچ هۆشتێکی تیانی وەکو عەرەبەکە ئەڵێتیایە هین بێ. یعنی کورد بەڕاستی هیچ خێرێکی لە ئەو دوو بەرەشی عورسونا نییە. ئەسڵەن تۆخکردنەوەی جانیبی مەسهەبی لەسەر ئەساسی نەتەوەیی بە تەسەوری من ئەمە عەقڵێکی دواکەوتووە، عەقڵێکی کۆنە پارێزە، چونکە لە نەتیجا ئێمە گەر بینێ پێشاوی خۆمان دروستبوونی دەوڵەتی نەتەوە لەو چەند سەدەی ڕابردووە لە وڵاتانی ئەوروپا پێشکەوتووترە لەو مەسەلە تایفەگەری و ئاینیانەی کە لە ئەوروپا و بە مێژووی بەشێت پێیان ڕۆشتووە. من ئاماژە بۆ بکەم من وتم ئەگەر ئێمە بتوانین ئاراستەی سێهەم دروستکەین، ئاراستێکی نەرم دیموکراسی نەتەوەیی لە ناوچەکە و ئەتوانین ئیسفادە لەو فاکتانی دەریشۆ بکەین کە دۆستمانن، چ شیعە دۆستمانە، چ فاکتەی ڕۆژ ئاوای دۆستمانە. ئەوەی تۆ باست کرد لە سەبارەت بە ڕۆژئاوا، من ئەوەی ئەی خوێنوانە لە ڕۆژ ئاواوە ئەو قوربانیانەی کە ئیبینم و ئەو خۆ تەنزیمکردنی ئەیبینم مژدە بەخشە، بەڵام هێشتا زووشە حکمی نهایی لەسەر بین. چونکە بەڕاستی بۆ ئێمەمانان بۆ خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی ڕۆژنامەنووس دایم ئێمە کێشەمان لەسەر کۆمەڵی پرەنسیپایە، پرەنسیپی دیموکراسیەتە فرەیە، مافی مرۆڤ، مافی ژنە، مافی مناڵە، ژینگەیە. بەڵام لە هەموو ئەم حاڵەتانە قوربانیەکانی ڕۆژ ئاوا چ لە ناوچەکانی قامشلۆ بێت، چ لە کانتۆنی جەزیرە بێت، چ لە کانتۆنی کوبانی بێ و لە چ عەفرین بێ، ئەوانە مەشخەڵێکن بۆ هەموو خەڵکی پارچەکانی تری کوردستان و هاوکات قوربانەکانی باشووریش کە پێشمەرگە ڕۆژانەیە مەشخەڵێکن بۆ پارچەکانی تری کوردستان و لە ڕووی ئیداری شوانێ من ئەزانم ئەو سیستەمە وردە و دەزانیاریم لەلا هەیە کە سیستەمەکە چۆنە ڕوا بەڕێوانێک کە تا ڕادێکی زۆر یاساییەوە تا ڕادێش عەدالەتێکی تایەوە تا ڕادێکە تەجروبە هەیە کە لە باشوور جێبەجێکراوە نانەوێت دووبارە بێتەوە. ئەمانە مژدە بەخشن، بەڵام هێشتا زووە حکمی لەسەر بین. بەس لە هەموو ئەم حاڵەتانە ئێمە ئەتوانین چۆن ئەو کانتۆنانەی کە لە ڕۆژ ئاوا مامەڵە لەگەڵی کاکری ئەکرێ لەگەڵ باشووریشا لەگەڵی کا بکرێ و ئەکری ئێمە لەم هەلومەرجە جاریش کە بیر بکەینەوانەیە کە ئێمە کۆنگرەیەکی نەتەوەیی ببەستین و ئێمە هەیئەتێکی سەرۆکایەتیمان هەبێ، هەیئەتی سەرۆکایەتی نەرم تەمسیلی هەموو لایەنەکان و کۆمەلگای کوردیش بکانەوە کۆر تەمسیلی هێزە سیاسەکان و ئەم هەیئەتە وردە ببێتە یەکەم هەنگاوی کە ئێمە دواکەوتوین لەوە، یەکەم هەنگاوی ئەوە بێ کە چۆن استراتیژێکی نەتەوەییدا ئەنین بۆ هەر چوار پارچەی کوردستان و ئیسفادە لە وزە و توانای زەهنی و فکری و مادیەکانی هەر چوار پارچەی کوردستانیش بکەین. من پێم وابێ ئەمە هەنگاوی بەپەلەیە بۆ ئەوەی کە ئیسفادە لە یەکتری بکەین بۆ ئەوەی بتوانین ئاسۆیەکی ترمان لێ ڕوون بێت. ڕاستە نزیکبوونەوەی ئێستا دوورمە ڕۆژ نزیکبوونەوەی شەڕوانێک گەرەلایەک لە کەرکوو و لە منتەقەی شەنگار شەڕەکایە پێشمەرگەیەکش لە کوبانی شەڕەکات ئەجەنجێت دژی داعش. ئەمانە هەمووی دەستکەوتی گەورن کە ئێمە بە خەونیش نەمان بینیوە، بە خەونی ڕۆژە بیرمان لێ نەکردوێتوانێ، بەڵام ئەمانە ئەبێ بەرجەستەی سیاسی بکرێ و بەرجەستەی یاسایی و دەستوری بکرێ، یعنی ئەبێ نۆرمالیزە بکرێ، ئەبێ ڕێک بخرێ و من هیوادارم عەقڵی سیاسی کورد لە هەموو پارچەکان و بەتایبەتیش لە باشوور بتوان ئەو نۆرمالیزەیە بکەن، بتوان ئەو فۆرمەلەیە بکەن بۆ ئەوی کوردستان بتوان هەنگاویش بچێتە پێشەوە. بەڵێ
هاوکات دیارە باسی ئەگەر باسی جوواکی بکەن لەباری جوواکیەوە ئەمە باسی ئەزمموی حکومڕانیمان کرد باسی بەتایبەتی یەکێتی و پارتیمان کرد بەڵام باسی کۆمەلگەی باشووری کوردستانمان نەکرد یان لە ماوەی 25 ساڵدا کۆمەلگەی باشووری کوردستان لەباری کولتوریەوە چاڵ و کوڕێکی بەسەر داهاتووە ئێمە باسی سێ هەرێمی جیاکەین بەڵام ئایا ئەم سێ هەرێمە خەڵکی ئەم سێ هەرەمە بیرەوەرێکی هاوبەش بیرێکی هاوبەش کولتورێکی هاوبەش چی بەیەکیانەوە بەسێتەوە یا ئەوەی کە حیزب ئەم هەرێمانەشی لەباری سیاسیەوە بڵێن دابش کراوە بەڵام ئایا لەباری کولتوری و جوواکیش و ئەم هەرێمانە دابش کراون ئەگەر ئێمە بێنینە پێشچاوی خۆمان ئەو زۆر جار ئەم پێشکەوتنانە ناتوانیت تۆ بە توێژینەوەیەک یاخۆ بە قسەکردنیشی من لێرەوانەیە بیبینیت بەڵام ئەم پێشکەوتانە بە دڵنیاییەوە هەیە بەڵام زۆر جار ئەم پێشکەوتنانە لە گزارشتی سیاسی لە خۆیەکە چۆن دوورمەڕۆ سیاسەتی کەلتوری هێزە باڵا دەستەکانی کوردستان لە باشوور سیاسەتی کەلتوری بۆ لەسەر ئەساسی نەتەوەی نیشتیمانی ئیشی نەکردووە دوورمەڕۆ لەسەر ئەساسی ناوچەیی بچووک بچووکیشی کردووە ئێمە جێگەی داخە ئەتوانم ئەوە بڵێم کە لە سەردەمی بەحسا بە هەموو دیکتاتۆرەتی خۆیوانێ ئێمە کۆمەڵی زانکۆمان هەبوو تا ڕادەیەک زانکۆ بۆ ئێمەی کورد تاوان سەدام بە مەبەسی ت دروستی کردبوون بەس بۆ ئێمەی کورد زانکۆیە بوون ئەوتوانی وعی نیشتیمانی و نەتەوەی لەسەر بینا بکەی ئێستا ئێمە زانکۆکانمان هەمووی زانکۆی ناوچەین من سەیرم پێدەی ئێمە زانکۆمان دروست نەکردو لەسەر ئاستی نیشتیمانی زانکۆیەکمان دروست کردو لەسەر لە هەڵەبجەی شەهید زانکۆیەکمان دروست کردو لە زاخۆ ئەم زانکۆیانە هەر خەڵکی ناوچەکەی خۆی وەرەگرێ زانکۆکەی لەبجا خەڵکی ناوچەکەی خۆی وەرەگرێ لە کاتێکا کە تۆ پێویست بەوە هەیە کە ئاوێتە بوونێکی ئەم شوێنانە هەبێ ئاوەتە بوونێکی ئەم کەلتورانە هەبێ ئاوەتە بوونێکی ئەم بۆ چوون و دید و هەموو ئەو دابوونە دەتانی کە لەنا ئەم هینا هەیە کەواتە هێزە سیاسەکانی ئێمە بە بەردەوامی ئیشیان کردووە لەسەر دابەشبوونی کۆمەلگا بەو خواست و ئیرادەی کە بەرهەمێنانی دەسەڵاتی خۆیان بکاتەوە بەڵام ئەمە بۆ نەچۆتە سەر ئاماژە بەوە کە مەوجەخ لەسەرەوە کەمانەیە کە خەڵکێکە چێتە دەنگ بە پارتیویەکێتی نایە ڕەفزکردنی سیاسی نییە بە تەنها ڕەفزکردنی کەلتوریش ڕەفزکردنی ئابووریش ڕەفزکردنی بەڕێوەبەرایەتیشە ئەوەی لە ئەو شتێک کە خەڵکێکی باش سلێمانی لە زاخۆ نزیکە کاتەوە لە دۆچی نزیکە کاتەوە ئەو دەنگدانەیە کە لە هەنێ لەحظاتی تاریخیا ئەچێت دەنگەدا دژی ئەو لایەنانی کە حکمیان بەخراپی کردووە بۆیە ئێمە لەسەر ئاسی جڤاتیە ئەگەر دیقەت بین و وربینەوانێ لەسەر ئاسی ڕۆشنبیری پەیوەندیەک و ڕایەڵێکی باشەیە لەسەر ئاسی میدیای پەیوەندیەکەی لەسەر ئاسی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ژن مناڵ ژینگە پەیوەندیەکی باشەیە کە ئەمانە ئاسی جڤاتین و پێشکەوتون کە 15-20 ساڵ لەمەوە پێش ئەمانە غەریب بوو بە کۆمەلگای کوردی و ئەمانە هەمووشی ئاماژن بۆی کە من دایم هەمیشە ئەڵێم لە باشوور هۆشیاری سیاسی کۆمەلگا و جڤاتی زۆر پێشکەوتوترە لە وەعی سیاسی لاینە سیاسەکان لەبارەی ئابووریەوە چی دەزانین کە هاوکات ئابووری کوردستانیش لە دەستی دوو حیزبدایە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا ئابووری کوردستان بەو شێوەیە چۆتە پێشێ یانە بڵێن لەباری ئەوەی کە ئێستا دەبیندرێت لەلایەکەتی تایبەت هەیە لە هاوکاتی حکوومەت هەیە بەڵام لێرەدا ئەوەی کە دەبیندرێت لەباری ئابووریەوە سیاستێکی ئابووری نابیندرێ یا خودی سیستمی ئابووری کوردستان لە سەر چه ئەساسێکە ئایا بازاری ئازادە کە هەندێک کەس پێیان وایە بازاری ئازادنی و بەڵکو بازاری ئازادی حیزبە یا بڵێن بازارێکی پڕ لە هەرج و مەرجە یا ئەوەی کە سیاسەتی درێژخایەنی ئابووری لەم هەرێمەدانە حکوومەت نەوت دەفرۆشێت دوای ئەوە بێجگە لە نەوت فرۆشتن ئایا پرۆژەی دیکەی بڵین گەورەی ئابووری لەم هەرێمەدا چییە ئاوادانکردنەوە شتی دیکە و بە جۆرێکی دەباری ئابووریشەوە هەرێمەکان بە جۆرێک جیاوازن ئێوە بەگشتی شرۆڤەی ئابووری هەرێمی کوردستان چۆنەکەن ڕەنگە ئێمە ئەگەرمانەوە قسە لەسەر باری ئابووری بکەین پێش شتێکی تر پێویستمان بەوە هەبێت تۆزێ لاپەڕەکانی مێژوو هەڵێنەوەنێ لاپەڕەکانی مێژوو ئەو کاتاڵێنەوانە کە ئێمە ڕاپەڕینی باشووری کوردستان بوو لە ساڵینەوەیەکە هەلومەرجێکی نێودەوڵەتی هێنایە ئاراوانێ هەلومەرجێکی ناوچەی هێنایە ئارایەوە کە سەدام چەند شەڕێکی کرد و ئەو دەرفەتە ئەو بۆشاییە ئەو گەپە دروست بوو کە بەوەی هێزە سیاسەکان خۆیان ئامادەکەن کەواتە کە هێزەکان هاتنە سەر واقعی لە دوایەوەیەکوانە هیچ بەرنامێکی ئابووری سیاسی کۆمەڵایەتیان نەبوو بۆ کۆمەلگای کوردی و ئەم بەرنامەیە بە بەردەوامی لە فەراغا بووە یاوە خود تووشی شەپەڵە بووە شەپەڵە ئەوەیە قاچی تێکەڵ بووە یعنی ڕوئایەکی ئابووری نەبوو بە کۆمەلگای کوردی بۆ کەتی ئابووری چۆن بوو بژێنیتەوانێ و هاوکات کاریگەری ئابووری ناوچەکە کاریگەری گەورەی لەسەرجێ هەشتووە دوورمەڕۆ عێراق ئابووریەکی تاگڕەهەندیە بووە هەموو احتیمادی کولی حتا ناوچەکانی کەنداوی جوان ئەگەر ئیماراتی لێ دوورخەیتەوانێت تۆزێ و هەندێک وڵاتی تر و ئەردەنی لێ دوورخێتەوانێت ئەم وڵاتانە تاگڕەهەند بوون بۆ مانای هەموو داهاتی وڵاتی ڕێعیان پێڵەن بە عەربی ئەم وڵاتانە
هەموو داهاتی نەوت هەموو اقتصادیان بە داهاتی نەوتەوە بەستووە. ئێستا هەرێمی کوردستانیش داهاتێکی زۆری لەسەر نەوتەوە هیچ بەت بوارێکی تری نێشێتەوە بۆ بوارەکانی تر لە کاتێکا کە کوردستان ئەکرا بوارێکی زۆر باشی کشت و کاڵی بێ ئەکرا بوارێکی زۆر باشی گەشت و گوزار بێ کە ئەمانە هیچی ئیسفادەی لێ نەکراوە جگە لەوانە ئێمە چەندین مادەی گرنگی ژێر ئەرزمانەیە کە تا ئێستا ئیسفادەمان لێ نەکردووە لەبەرەوەی هیچ ڕوئیاکی ئابووری نەبوو بۆی ئەوەی ئێستای بینین بە بۆچوونی من تەشخیصی بکەین ئێمە بازارێکی ئازادی مافیاویمان هەیە خەڵکیشی ئاوێتەیەکی خەڵکی سیاسی کە لە ناو دەسەڵاتایە و ئاوێتەیەک لەگەڵ هەنێ سەرمایهداری ناو هەرێمە تێکەڵەیەکن کە ئەو بازاڕیان دروست کردووە کە دوورە لە چاودێریکردنەوەێ چاودێریکردنی دامەزاوە حکومی و کەوا بێ سەرچاوی قەیرانە ئابوووریەکان یانە قەیرانی ئەوەی کە نەدانی موچە و زۆر قەیرانی دیکەش هەمان سیستمی بڵین ئابووری مافیاییەکە جرام بەدڵنیایەوانێ چونکە تا ئەم دقی ئێمە گەربیینە پێشچوی خۆمان هێزە سیاسەکانی ئێمە ئەوەی مێژویان هەڵاتەوانێ هێزە سیاسیانە هێزیش دەوڵەمەند نەبوون خەڵکانی ناوی هێزە سیاسانە خەڵکانێکی ئاسایی بوون کە لە شاخ بوون کە هاتنەوانێ ئێستا هەمویان خاوەنی پارە و سەرۆت و سامانێکی زۆرن ئەم هێزان ئەم دەوڵەمەند بوونە نائاسایی لە هەرێمی کوردستانە هەیە هەم بۆ پیاوە سیاسەکان هەم بۆ پیاوە ئابوووریەکان نمونەی نییە لە هیچ وڵاتێکە. باشە لە باری میدیای و ڕاگەاندنەوە باری میدیای و ڕاگەاندنش بە هەمان شێوە بە جۆرێک ئەو دابشکردنی بڵین هەرێمی هەیە و جەنابەتێک لەوانەیە کە لە مێش ساڵن لە میدیای هەلی دەکار دەکەیت تەنانەت بڵین حیزب میدیای ئەهلیشی ئەوەی کە بە ناوی میدیای سێبەر یا میدیای بڵین کارتۆن هەیە دەستی خستۆتە ناو ئەو جمگانش و بە شێوەیەک میدیای ئەهلی خۆی دامەرزاندووە ڕۆژنامەوانی خۆی هەیە ئەوەی کە ئۆپۆزیسیۆن ئەیڵێ ئەوەی کە ڕۆژنامە نووسێک دەبێ بێڵێ ئەوانیش بە هەمان شێوە دێڵێن ئێوە شڕۆبەتان بوو بەگشتی بۆ ئاستی میدیای لە هەرێمی باشووری کوردستان ناچیان حیزبی سیاسی عقلی سیاسی باڵا دەست لە باشووردا بە بەردەوامی هەوڵی داوە چەمکەکان وەکو خۆی وێنە نەکات بە بەردەوامی ناپوتی بکاتەوە لە ناوەڕۆکەکەی باسی دیموکراسەتەکە دروشمی دیموکراسەت لێرە جگە لە دروشمێکی بێناوەڕۆکێکی تر نیە لە باشوورە باسی مافی مرۆڤەکە هاوشێوەیە باسی مافی ژنەکە هاوشێوەیە و کە قسە لەسەر میدیای ئازاد و ئەهلی شەکرێکە ئەبێ ئەمانە هەمووی بەرهەمی کۆمەلگا بن بەدڵنیایانە میدیای ئەهلی لە باشوور لە ساڵی 2000 کە دەستی پێکرد بەرهەمی کۆمەلگا بوو بەرهەمی هێزە سیاسەکان نەبوو بەڵام هێزە سیاسەکان بە بەردەوامی بەدەژای ئەو 15 ساڵ هەوڵیانداوە ئەمانە بەتاڵ بکەنەوانێ چۆن وەکو جەنابەت عەرزە پێکرد میدیایەکی سێبەری بۆ دروست کردویت تەمویلەکە پارێکی باشی پێدا و ستایلەکەی گۆڕێ لە میدیایکی پرنتۆی گۆڕێ بە کەناڵێکی ئاسمانی و ئەی گۆڕێ بە دیجیتال میدیایەک ئەمە وای کردووە کە بە بەردەوامی ئەم میدیای لە هەڕەشابێت و ئەم میدیای جێگەی داخیشە بە هەموو لایەنەکانەوانێ شتی بەسیط کراوە بە تایبەتی نەماخیا هەنێلانی ئۆپۆزیسیۆن کە چوونە دەسەڵات و ویستوانە شتی بەسیط بکەن بەڵام بۆیان نەچۆتە سەر ئەوانیش هەموو ئەم لایەنانە بە بەردەوامی وێنێکی دوژمنیان دروست کردو بۆ میدیا ئەهلیانە ڕۆژانێکی کۆن بوو کە لە سەرەتای میدیا ئەهلیە ئەمانە دەسی وڵاتانی دراوسێن ئێستا نا ئەو دەسە دەرچووە لەوەی ئێستا ئەڵێن دەسی ئەم هێز و ئەو هێزە لە کاتێکا کە زۆر جار میدیا ئەهلی ئیتیهامەکرێ بۆی کە چۆتە پاڵ فلان لایەن و فلان لایەنی سیاسی لە کاتێکە کە میدیا ئەهلی مێژوو لەوانە زیاترە بەڵام جێگەی داخە لەم 2-3 ساڵی ڕابردووە بە حکومی و ئەزمە ئابوووریە بە حکومی خۆش نەکردنی زمینەیەکی تەندروست بۆ گەشەکردن و نەشونمای میدیای ئەهلی لە ڕووی کەلتوری لە ڕووی سیاسیەوانێ میدیای ئەهلی لە تەنگەشەیەکی زۆر گەورەی ئابووری خۆنیۆکردنەوەیە ئابووریش و خوێنێوکردنەوە باشە هاوکات هەر هەمان شت هەمان عقلیەت بڵێن ئەوەی کە حیزب دەبێ لەسەرەوە بە هەموو جمگەکانی کۆمەلگادا بچێتە خوارەوە لە ئاستی کۆمەلگای مەدەنیشدا هەیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی سندیکاکان و بەگشتی ئەوەی کە کاتێک لە وڵاتێکدا کە زەق دەخرێت دەسەڵات ئاڵ و گۆڕ دەکرێت لە بنەوە بەهۆی ئەو ڕێکخراوانەوە دەکرێت بەڵام لە باشووری کوردستان بە هەمان شێوە حیزبەکان ئەوانیشان قۆڕ کردووە لەو بارەوە دەڵێت چی عقلەتێک هەیە لە باشوورە ئەو عقلەتە سیاسی ئاماژەم پێکرد کە زاڵە بەسەر کۆی فەزای کۆمەلگای مەدەنیا ئەو شوێنەی کە پێوتێ کۆی گشتی کۆمەلگا ئەو شوێنەی پێوتێ فەزای گشتی ئەو عقلەتە شەوەیە کە هەموو ئەم ڕێکخراوانە توێژاڵێکن لەسەرەوانێ نەیانتوانیوە وەکو ئاماژەت بەڕێز دامەژە پێ لە بنەوانێ ئیش بکەن بۆ نمونە ئێمە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیمان هەیە خۆشی بە ئازاد دەزانێت خۆشی بەسەر بەخۆزانێ داوای گۆڕینی مامجلال و کاک مەسعودیشەکە بەڵام 20 ساڵە کەسێک لەسەر کۆکەیەتی 15 ساڵە کەسی لەسەرۆکەکەیەتی لە کاتێکا کە بەرداوامی ئەبێ کۆمەلگا دەفرێ بێ بۆ نوێبوونەوە
قاپێ بێ بۆ نوێبوونەوە نوێبوونەوەش ئەو کاتە دەست پێکا کە لە منەوە بێت کە لە ناو کۆمەلگاکانەوە بێ ئینچاچێ بۆ کای سیاسەکە واتە تۆ کۆمەلگای کایی کۆمەلگا نوێ بکەرەوانێ ئەو وەختا توانی کای سیاسیش کۆ نوێ بکەیتەوانێ بەڵام جێگەی داخەوە ئاقلەتە سیاسیە خۆرسە پێنەی کە لە ناو حیزبەکانە هەیە بە زۆر تاکەم کاریگەری کە تۆ سەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش بۆیە کۆمەلگا زۆر جار کە کۆمەلگای مەدەنی ئێمە کۆمەلگایەکە لاوازە و ناتوانێت شتی لەسەر بینا بکرێ ڕەنگە ئەمە هۆکارێکی تیابێ هۆکارێک پەیوەندی هەبێ بە هۆکارێکی مێژووی ئابووری پێکاتەیی کەلتوری بێ ڕەبتی هەبێ بە کۆی ناوچەکەوانێ کە ئێمە سەرەتا لە وڵاتانەی کە کۆلۆنالیزم بوون سەرەتا دەوڵەت دروست بووە اینجا کۆمەلگای مەدەنی دروست بووە کە لە وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوا پێشکەوت و کۆمەلگای مەدەنی دروست بووە اینجا دەوڵەت دروست بووە حکومداری دروست بووە ئەمە سەبەبێکی بەڵام ئەمانە هیچی پاکانە نایەنێتەوە بۆ ئەوەی کە ئێمە چالاکوانەکانمان لە بواری کۆمەلگای مەدەنیە بمانێ و نەمانەوێ بەشێکی زۆران کەوتونتە ژێر کاریگەری ئەو عەقڵەتە سیاسیە باوەی لە کۆمەلگا هەیە کە ئەویش ڕێگرە لە بەردەم و لەمپەڕە لە بەردەم خۆنیۆکردنەوە و گۆڕانکاری دیموکراسی بەڵێ دو پرسیارمان کاکشوان بۆ سیستمی حکومڕانی لە باشوورە تاخان بکەین دوای 25 ساڵ دەزانین کە باشووری کوردستان بەوە دەستی پێکرد کە هەڵبژاردنێکی پارلەمانی کرد پارلمان دروست بوو سەرڕای شەڕی ناو خۆمانە سیستمێک لەسەر کاغەز بەناوی سیستمی پارلەمانی هەبووە هەڵبژاردن کراوە دوای حکوومەت پێکێنراوە بەڵام لە ئۆکتۆبرەوە سەرۆکی پارلەمان شار بە دەرکراوە وەزیر دەرکراون دوای 25 ساڵ ئەزمموی بڵێن دیموکراسی لە وڵاتە کەەوەی لەسەر کاغەزی لە سیستمی پارلەمانی ئەوە ڕوودەدات بە تایبەتی باسی نێوان دوو ئەوەش دەکرێت سیستمی سەرۆکایەتی و سیستمی پارلەمانی بەگشتی ئێوە لەم بارەوە داهاتووی باشووری کوردستان چی ئەبینن دوای 25 ساڵ سەرۆکی پارلەمان دەردەکرێت بەشێک لە حکوومەت دەردەکرێت و حیزبێک کە لە ڕاستیدا زۆرایەتی نییە حکوومەت و دەسەڵات قۆڕ دەکات بڵێ وەکو سەرەتا ئاماژەم پێ ئامێ جارێش کە دووبارەی کەمە تۆزێ بە قوڵتر قسە بکەین من پێم وابێ ئەوەی دوانزەی دەڕوویە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان و دەرکردنی ئەو وەزیرانە بە بڕیارێکی حیزبی هەر هێزێکی سیاسی هەر خەڵکیشی ڕۆشنبیر هەر خەڵکیشی کۆمەلگای مەدەنی هەر خەڵکی بەتەنگ ئاهێندەیە وڵاتەوە بێت ئەگەر واسی بکە ئەمە ململانی دوو حیزبە بە بۆچوونی من ئەمە غەڵەتەکە هەڵەیەکی گەورەیە هەڵێکی سیاسی گەورەیە هەڵەیەکی خوێندنەوەی گەورەیە و هەڵەیەکە مەگەر چاوپۆشین بێژە بمبورن ئەگەرەوە بڵێم ئەچتە خانەی تەفسیری تری بۆ بکرێ تەفسیری ئەوەی بۆ بکرێت کە تۆ هاوڵاتیی کورد نیت بەتەنگ ئەم وڵاتەوە بیت چونکە کوردکردنەوەی ئەوەی کە ئەمە کێشەی بینی دوو لایەنی سیاسیە بە تەسەوری من غەڵەتێکی زۆر گەورەیە چونکە بە دێژایی 89 ساڵی سەدەی ڕابردوو خەڵکی باشوور قوربانی یاوە قوربانی زۆر گەورەی یاوە لە ئەنفال و لە کیمیاوی و لە هەموو ئەو شەڕانەی کە پێشمەرگە و خەڵکی سیڤیل جانی بەخت کردووە خەڵکی ڕۆشنبیر لە دوایەوە یەکەوانێ بەدەستی ئەم دوو هێزە کوژراون بۆ ئەوە هەوڵی داوە و خەباتی کردووە کە لە نەتیجا کۆمەڵی دامەزراوەی هەبێ کە نوێنەرایەتی ئەو بکات و ئەم دامەزراوانە سبینێ ئاڵوگۆڕی تیابکرێ وەک پەرلەمانە وەک حکوومەتە وەک سەرۆکایەتی هەرێمە بۆیە کورتکردنەوەی ئەو کێشەی لە بینی دوو حیزب و لە بینی شخصێکا بە تەسەوری من کورتکردنەوەیە کە لە کۆڵکردنەوەیە بۆ ئەوی خۆت دەور هیچ نەبینی و دەست بکە بە کڵاوەکەی خۆتەوە بگری لە کاتێکە خەڵکی باشوور و خەڵکی کورد بە ئام بە هەمە هەرچوە پاچەکەەوە ئەم بە درێژایی مێژووی سەدەی ڕابردوو ئەم ڕێگەی هەڵ نەبژاردووە بە بەردەوامی ڕێگەکەی تری هەڵبژاردەوە کە پێویستە کەسێکی ئاکتیڤێ بە تەنخەمی کۆمەلگاوە بێ بە تەنخەمی خەمی جڤاتیەوە بێ ئەوەی کە ڕوویاوە لە مانگی ڕابردووە دوو مانگی ڕابردووە بە تەسەوری من بە هەموو مانایەک کەلیمە کودەتایەوە کودەتایەکیش نیە دژی هێزێکی سیاسی و ئەوەی ئەستە و ئێمەمانان ڕۆشنبیران ڕۆژنامەنووسانی سەربەخۆ لە باشوورە ئەیکەین بۆ هەر هێزێک کەش بواە بۆ من بۆ خۆم کەسێکی لیبرال و علمانیم ئەگەر کەسێکی ئیسلامیش دەرحەق کەسێکی ئیسلامیش بکرایە وەکو کۆن چۆن لە دژی بارەگاکانی یەکگرتو کردیان لە زاخۆ لە دهۆک یان دژی هێزەکانی تر کرد بێتیان نیا هێزەکانی کە نزیک بەکەکەن لێرە ئێمە دەنگمان بەرز کردێتەوە لەوە دڵنیابن ئێمە دەنگمان بەرزەکەەوە ئەمەی ڕوویاوە بە هەموو مانایە کودەتایە دژی کۆمەلگا دژی مێژوو تێکۆشانی کۆمەلگا و ئەوەی منەی بینم ئەگەر ئەمە بۆ پارتی بچێتە سەر و بۆ خانەوادەی بەرزانی بچێتە سەر بە تەسەوری من ئێمە گەڕاوینەتەوە بۆ چوارگۆشەی یەکەم ساڵی نەوەیەک واتە ئێمە 25 ساڵ خەبات و سەدەی ڕابردوو زیاتر لە 70 ساڵ خەباتمان کردووە بەفیڕۆ ڕۆشتووە بۆیە سیرکردن و بچووکردنەوە و کورتکردنەوەی ئەمە بۆ کێشەی دوو حیزب گەورەترین زەربە لە خەباتی جڤاتی و خەڵکی کوردستانەیە لە باشوور. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریت کاکشوان محەممەد بەرپرسیاری دەستگای سپی نیوز زۆر سپاس دەکەین. سپاس بۆ تۆش جاریشکە بەخێر بێ بۆ باشوور.
سپاس دەکەین. بەڵام بینەرانی هێژە لێرەدا گەیشتنی کۆتایی بەنامەی گەلی ئازادی ئەم جارەکە بابەتی سەرەکی کارنامەی سیاسی ئەزمموی حکومرانی لە باشووری کوردستان بوو لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە.